ئازیزان و خۆشەویستان، ئەم کاتتان باش. بینەری بەرنامەی دووەمن لە زنجیرە بەرنامەی کۆمونیستەکان سەبارەت بە ڕووداوەکانی غەزە و کێشەی فەڵەستین ئەڵێن چی؟ بەڵێ ئازیزان، دووبارە سڵاوتان لێبێ. من شەماڵ عەلیمۆیەوە بینەری بەرنامەیەکی ترن لە کەناڵی هیوام. بەرنامەیە وەک بڕیارمان نابوو بەشی دووەمە یاخود بەرنامەی دووەمە لە زنجیرە بەرنامەی کۆمونیستەکان لەسەر ڕووداوەکانی غەزە و کێشەی فەڵەستین ئەڵێن چی. ئەم بەرنامەیە گفتوگۆ لەگەڵ دوو هاوڕێی ئازیزە ئەکەم. یەکەمیان هاوڕێ عوسمانی حاجی مارفە کە سکرتێری کۆمیتەی ناوەندی حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستانە. ئەم کاتە باش هاوڕێ عوسمان بەخێراتی، زۆر سپاس دەکەم بۆ قبوڵکردنی داوەتەکەم بۆ بەرنامەیە. هاوڕێ عوسمان دەنگت نایە. باش و سپاس بۆ داوەتەکەت. هەربژیت. بەڵێ زۆر سپاس بۆ داوەتە ئەم کاتەوە باش و سپاس بۆ داوەتەکەت. زۆر سپاس. بەڵێ ئێستا دەنگت دێ. هاوڕێ عوسمان، ئەمە تقریبەن 2 هەفتەمان تێپەڕان. تقریبا ئەمڕۆ کەوتینە ڕۆژی 16هەمینەوە لە ئەم ڕووداوانەی کە یاخود لە ڕۆژی 15هەمینە لەم ڕووداوانەی کە لە غەزە دەستیان پێکرد بە پەلامار و هێرشی حەماس. ئەم ڕووداوانەی ئەم جارە دەستیان پێکرد و ئەوە ماوەی 15 ڕۆژێکی تەواوە خەڵکی فەڵەستین بە تایبەت خەڵکی غەزە لە بن پەلامار و هێرشێکی دڕندانەی حکوومەتی ئیسرائیلان، دەوڵەتی ئیسرائیلان و تا ئێستا ژمارەی کوژراوەکان چۆتە سەر و 4000 کەس تەنها لە غەزە و زیاتر لە 12000 یاخود 13000 کەسیش برینار بووە لەم شەڕەیە، بە تایبەت بە تەنها لە کەرتی غەزە. پێم خۆشە لەو بابەتەوە سەرەتا بەر لەوەی پرسیارەکانم ئاراستەی ئێوەی بەڕێز بکەم، پێم خۆشە بزانم ئەنتیبای عامتان لەسەر ئەم دەورەیە، لەسەر ئەم دەورە تازەیەی کوشتاری خەڵکی فەڵەستین چییە؟ هاوڕێ عوسمان دەنگویستی؟ پێویستە بەر لەوەی سەرەسەرۆکی کە ئەم دەورەیە چییە، ئەبێت لێکدانەوەیکی من بە تایبەتی شخصی خۆم لێکدانەوەیکی ڕەنگە تۆزی جیاواز من دەی تۆری خودی ئەم ڕووداوە خودی ئەم شێخ حەماس مەسەلەن هۆکارەکەی چیە لەکوێ دەستی پێکرد، مەسەلەن بۆچوونی جیاوازە لەوبارە مەسەلەن بۆ ئەنواع لێکدانەوە کراوە لەسەر لەوەی کە موکینەمە بە ئیتفاق لەگەڵ ئەمریکا کرابێ یا مەسەلەن کە دەخالەتی ڕاستەوخۆی ئێرانی تیابێ. بەرحاڵ زۆر قسەبات لەسەر دەکرێت کە جۆرێک ئەو ئاڵگۆڕانی کە پێویستە لە جیهان و لە مەنتەقەیە بکرێ ئەم سیناریۆیەکە کە دروست کرابێ. من لەگەڵم بۆ شوونانە نیم، ئەمە بەشی تیشەوەیە کە ئەم خودی ئەم ڕووداوە حتا من پێم وانییە کە بە قازانجی هیچ لایەکیان بێ کە ئەطرافن ئێستا لەم جەنگە ئەوەی کە دەخالەت دەکەن دەورە بینن جۆرێک کەس محاولاتێکە ئەو پشتیوانی ئەمریکا و غەرب کێسە لە ئیسرائیلێکە یا مەسەن ئەو موقفانی کە بەرجی حەماسەیە ئەو موقفانی کە لایەنگری
ئیسرائیلە کولی ئەمانە هەمووی لە هەلومەرجەکایە هاتوۆتە پێشەوە کە دوای حادیسەکە کە ڕوویا و حادسەکە بە بۆچوونی من خودی ئەو دەورەی کە حەماس بینێتی من پێم وانە ئەکرێ کەسی تر لێکدانوتی لێبێت لەبارەوە ئەوەی بۆ نمونە هەتا بە قازانجی ئێران بێ بکار هەتا بە قازانجی حزب الله بێ ئەمانە هەمویان ڕاستە لە بەرابەر ئیسرائیل و مەحوکردنەوەی ئیسرائیل سیاستێکە و بانگوازی بۆکەن و هەوری بۆ ئەیان یا مەسەر مەسلەیەکی جدیە بۆیان بەڵام لە خودی ئەمڕووداوە بەپی هەلومەرجێکە لە مەنتەقەکەیە هەیە بەتایبەتی ئەو هەلومەرجەی کە ئێستا وڵاتانی غەرب و ئەمریکا بەتایبەتی جۆرێک هەوڵی ئاساییکردنەوەی ئەمۆزعایەن جۆری هەوڵێ ئاساییکردنەوەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستێن یا بەمانایەک جۆرێک ئارامبوونەوەی بۆ سەرمایه‌گوزاری لە ناوچەکەیە ئەوەی ئەم چەند ساڵە لە ناجێگیری سیاوی و جێژاوێکی سیاسی بەرفراوە لە ناچی ڕۆژهەڵاتی داگیر کردووە جۆرێک لە هەوڵێکیان ئەوەی کە کۆتایی ببێن جامە بڵێم ئەمە بەرنامە ڕێژیەکە بەڵامە چەند سەرەگرێت چەند بۆیانەکرێ یەکێک لەوەی کە ڕێگرە لەم جۆرە ئاراستەیە کە ئەمریکا و غەرب یانە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستاویکەن خودی ئەو هێزە میلیشیانەیە خۆشی ئەو ناکۆچیانەیە کە لە ئاسی جیهانیان لەگەڵ وڵاتانی زیز دنیای هەیەە ئەمانە واقعیتێکن بە بۆچووری من یەکێ لەو شتا بۆ ئارامکردنەوەیە پێویستیان بەوەی کە ئەم هێزە میلیشیانە یا ئەو هێزە چەکدارانە یا ئەو حکومەتانی کە بە هێزی میلیشیا دەسەڵاتدارانەیە و لە شوێنێکا حکومەتانەیە جۆرێک کۆتایی پێبێنن جا چەنە خیانەت چەنەوی مەسلەیەکی ترە یا چەند بۆیان سەرەگرێ بۆچووی من ئەم کردداری حەماس ناوڕۆکەی لێوە دەست پێکاکە جۆرێکە یەکەم خۆی وەکو موقعێتی سیاسی و ئیجتماعیەکەی جۆرێک بەلاکەوت بوو لەوەی کە چەند هەرچەندە مەسەلەن دەسەڵاتی لە منطقەی غەزایە بەڵام لەسەر مەسلەی فەڵەستین لەسەر موقعێتی چەگاری خۆی یا لەسەر موقعێتی هێزی وەکو هێزێک جۆرێک وەلاکەوت بوو تووشی قەیرانێکی گەورە بوو بەم حرەکەیە هەوڵێک بووە بۆ ئەوەی کە یەکەم ئەو وەسع ئاسایی بوونەوەی ناوچەکە بە قازانجی حەماس نییە بە قازانجی حزب الله نیە بە قازانجی هەتا حزبە کوردەکان لە عێراقا هەتا بە قازانجی مەسەن ئەو کانتۆنانی کە لە سووریا شەیە ئەم ئاڵوگۆڕانە بە معنایەک ئەم ئاڵوگۆڕانە کە ئەیانێت تەطبیعی ئەم ناوچەیە بکەن ئەم وجودی ئەمانە بە قازانجی ئەو ئارامیە نییە بۆ سەرمایه‌گوزاری بەرحاڵ ئەمە ئاراستەیەکە کە خودی ئەمریکا خودی غەرب بەنیازن کای لەسەرکەوتم ئەوەی کە بەرنامەڕێزی ئەماکە چەند بۆیان سەرەگرێ بەحسێکی ترە بە بۆچینی من ئەم تەوەجوهەی حەماس جۆرێکە لەم بابەتە کە یەکەم هەڵسانەوەی هێزەکەی خۆی پیشان بە و توانیوشێتی کارێکی سەرسوڕهێنەر کارێکە بتوانێت مەسەڵەن بڵێن حتا لە تاریخی ئیسرائیل شوێ بە خۆی نەدیوە بەجار لە شتانێکە پێشتر هەرچ لە بەر ئەمریکا بێت بەڵامەوەی کە کارێکی سەرسوڕهێنەر لەوەی کە توانی زەربەیەکی گەورە لە ئیسرائیلەوە تا هاوسەنگی هێزەکەی گۆڕی لە مقابلی ئیسرائیلە بەڵام ئەمە نە ئێران نە حزب الله هەرچەنە ئەوەی کە کەسێکڵێ ئەوانی لە پشتە یا بۆچی منڵم نەخێر ئەمانە بە قازانجی ئەوانێ بەڵام ئێستا ناتوانن دەخالن نەکەن ناتوانن قسەی جدی نەکەن لەم بارەوە ئەم کارەی حەماس جۆرە وەزەکەی بە جۆرێک شلەقانوە کە ئیتر کولی هێزە سیاسەکان ئەبێ بە جۆرێککە تەعاملیکەن بە جۆرێککە دەخالەتیا بکەن ئەم کاری یەکەمەوەی کە بەجاری وەزەکەی وەزی ناوچەکەی بە تەواوەتی شێوان و کە لە ئاراستەی ئەوە لە ڕاستای ئەوەیە کە جەنگە لە مەتەق جەنگێکی وێرانکرد نائینسانی لە ناوچەکەیە بەرپابێت کە لە ئێسۆ سەرەتاکەی دەستی پێکردو و ئیسرائیل زۆرتر ئەو دەورە دڕندانێ و ئەو دەورە بەربەرێتا بینێت لە بەرامبەر خەڵک دانیشتوانی فەڵەستینە بۆ تۆڵە چەندەوە لە حەماس هەدەفەکەوە کە ئەو هاوسەنگە بخاتەوە جێگەی خۆی یا ئەو جۆرێک زەربەیەکی گەورە لە حەماس بە تاکو مەسەن تەوازنەکە بگۆڕ جامە چەند بۆی سەرەگرێ بەم شێوەی کە ئێسایکە مەسەلەیەکی ترە لەلامان کاتە بەوە کۆتایی نایە کە بتوانێت بەم شێوی بۆردمانە و بەم شێوە درندان و بەربەرێتە تەوازنەکە بێتەوە پێویستی بە هێزی پێویستی بە هێرشی سەرزەمینی هەیە ئەمەش کە تەواو دواتر ئەچینە سەر ئەوەی کە چی بڵێن لە هەگبەی ئیسرائیلایەوە چه نیازێکیەوە چ نەخشەیەکیەوە چینە و ڕێگرانەی کە ڕێگریان لێکا بەڵام
باسەکەی تۆ دیارە سەبارەت بەوەیە کە لە ڕوانگەی حەماسەوە ئەم نەخشەیە چۆن بۆمانەوە ئەم هەنگاوە چۆن هەڵگیراوە بەڵام ئێستا باسەکەی تر لە شەوی یەکەم و دووەم بە دواوە ئەم مەوزوعە زۆر زیاتر لە مەوزوعی حەماس بۆ لە مەوزوعەوەی حەماس چی مەبەستەوە چی ئەوێەوە بە شوێن چێوەیە فراوانتر بۆتەوە لە بناغەوە کراوە ببینین یعنی هەر لە ڕۆژەکانی ئەوڵەوە ئەوە ببینین کە ئەمە لەسەر زەمینەی کێشەیەکی دێرین لە ناو فەڵەستینە سەر هەڵەدا ئەم جۆرە پەلامارەوە لە درێژەی ململانەیەکە کە تاریخەکەی 75 ساڵە بۆ نمونە ناکرا هاوڕێ عوسمانەوە لە سەرەتاوە ببیندێ کە ئەم هێرشەی حەماس لە غەزەوە بۆ ناوچەکانی بندەسی ئیسرائیل پەردەیەکی تر دەست پێەکە لەم چێشمە کێشە خوێناویەکە ماوەیەکی دوور و درێژە سەری هەڵداوەوە ئێمە ڕوبەڕووی پرسیاری گەورەتر و جددیترە کاتەوە سەبارەت بە مەسیری ئەم ناوچەیەوە ئەم کێشەیە کە ئەوەنە ساڵە درێژی هەیە زای چۆن ئەوەی کە ئەسڵیە مەسەلەی فەڵەستی خۆیەتی مەسەلەی ئەو هەفتا ساڵەکە ئەمە واقعیتێکە فەڵەستیتە وەیچێ لە شتانی کە منوتم بۆ ئاساییکردنەوەی وەزەکە بۆ ئارامبوونەوەی وەزەینەکە ئەم هەلومەرجی ڕۆژلاتی ناوەسا یەکێ لە گرێگۆڵە ئەساسیەکان مەسەلەی فەڵەستینە بە دەرەجەیەکیش دوای ئەو مەسەلەی کێشەی کوردستانە کە ئەمانە کێشەیەکن بووی کە قورسە بتوانن ئەو تەطبیعە ئەو ئاساییکردنەوەی وەزەکە بەرهەم بێنن هەرچەند ئەم ئاڕاستێ هەیە بە بۆچی من ئەم کێشەی فەڵەستین هەتا حەل نەبێ تا چارەسەر نەبێ تا دەوڵەتێکی سەربەخۆ دروست نەبێ بۆ فەڵەستین نەک حەماس هەر هێزێکی کە هەر جۆرە ئاڕاستەیەکی تر لە هەر لایەنێکەوە هەتا ئەگەر بڵین بۆ نمونە لەم شەڕایە حەلاس بۆ نموناڵم حەماس کۆتایی پێوێنێ بەڵام لەبەرەوەی کە کێشەکە وەکو خۆی بمێنێتەوە ئەم ڕووداوانە قابلی دووبارە بوونەوەیە قابلەوەیە کە چەند هێزی تر لایەنی تر جۆری تر ئەشکالی تر جارێککە لە بەرامبەر ئیسرائیلەوە ئیسرائیل بوو ئیسرائیلیش بە هەمان شێوە بۆ بربەرێتیکێکا لە بەرامبەر خەڵکی فەڵەستینە یا بۆ دانپیانەنان بە مافی دەوڵەتی فەڵەستینە و معاملەکردنی بە جۆرە بۆ دەوڵەتی فەڵەستین قابل ئەوەیە کە ئەوە ئارامیە بە هەر بەنامەڕژوو سیاسەتێ غەربێکە ئەمریکایکە هەج لایەنەکە هەڵی بەبا بەڵێ من قورسە ئەوە دەستە بەربێ کارێکی سەختە بەمە کەواتە بێ پێش وەخت هەر مەسەلێ بێتە لە هەرجی هەر لایەنێکی سیاسی هەر جهەتێ هەر دەوڵەتێ باز لە ئارامبوونەوەی ناوچەکە بکە با لە ئاساییچەکە ئەبێ ئەم کێشەیە بە چارەسەر بگات نەگا هەزاران کاریسی وەکوتری حەماس دووبارە بێتەوە مشکلەکە حەماس حەماس ئێستا لە ساحەکە حەماس ئێستا ئەو دۆرە بینێ حەماس دەسەڵاتی لە غەزەیە هەیە و حەماس بە جۆرێت لە قابلە لەگەڵ ئیسرائیلە حەماسیش نەبووە هەر جێتیش کە وایە ممکن ئەمە دووبارە بێتەوە ینی کەواتە قسەیەخیرەوە کە بڵێم ئەبێ ئەم کێشەیە لە هەر سەرف و مەکانێکا بێ حەل بێ بەڵام ئەم تەوەجۆی کێسە ئیسرائیلێکە ئەو پشتیوانەری کە ئەمریکا و غەربێکن بۆی بە جۆرێک جارێککە تەرکیزکردنە یا دووپاتکردنەوەیە لەسەروی کەدان بم مەسەلەیان نانێن دان بەسەر ئەو مەسەلەی کە کێشەی فەڵەستین حەلوێن نایکەن ئەمەش تاریخی هەیە سیاسەتی هەیە بەژۆنی تایبەتی ئەمریکا هەیە غەربێت لە ناوچەکە کە بۆچی ئەمە ناکەن من پرسیارەکەم لە ڕاستی لێەوە سەرچاوی گرت هاوڕێ عوسمان ئێوە وەکو حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستان سێ بەیاننامەتان دەرکردووە تا ئێستا تا ئەمڕۆکە من بینیومە بەیاننامەی یەکەمتان کە بەیاننامەی خۆتان وەکو حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستان دووەم بەیاننامەیەکی مشتەرەکە لەگەڵ حیزبی کۆمونیستی کرێکاری عێراقا و سێمیشیان بەیاننامەیەکی مشتەرەکی سێ لایەنە بەیاننامەی یەکەم شعورەکەی هەموو هەر لە سەردێڕەکەەوە سیرەکەی توی بینی نووسراوە شەڕی نێوان حەماس و ئیسرائیل یاخود ئیسرائیل و حەماس بە دیاریکراوی وابزان بەم شێوازەیە بەیاننامە نەخێت هەر نووسراوە شەڕی حەماس و ئیسرائیل یعنی تەنانەت حەماسیش پێشخراوە پێش ئیسرائیل بەڵام دواتر لە بەیاننامەی دووەمە قسە لەسەر مەساتە ئینسانیەکەکەن و لە بەیاننامەی سێمایە کە بە ڕۆشنی ئینسان هەڵوێستەکە بینێ توانێ شتێک ببینێ کە بە جۆرێک لەگەڵ دۆخەکەیە و لەگەڵ واقعیەتی ئەم کێشە و قوڵی ئەم کێشەیە نزیکایەتی هەیە گەرنا بەیاننامەی یەکەم باسی حەدەسێکی دیاریکرا و ڕووداوێکی دیاریکراوە کە عنێ کەسێک نەزانێ
لە کۆتایی بەیاننامەکەی ئەسڵەن داوا لە خەڵک کراوە کە سەنگەر لە بەرامبەر هەردوو تیرۆریزما بگرن لە بەرامبەر تیرۆریزمی حەماس و تیرۆریزمی دەوڵەتی ئیسرائیلە یاخود هەردوو لایانی شەڕەکە بەدناو بکەن کە من بە نەزەری خۆم وەکو کەسێکی خوێنمەوە وای ئەبینم ئەمە خوێندنەوەیەکی زۆر سەرپەیانە بۆ ئەو دۆخەکە ڕوویداوە و کەسانێکە وەکو ئێمەمانان تاریخێک و دوور و درێژ لەگەڵ ئەم ڕووداوانیان ژیاوین زۆر ئاسایی بوو کە بزانین ئەمەی کە حەماس کردوێتی لە 75 ساڵی ڕابردووە لە ئیسرائیلە نەکراوە نەبووە ئەمە ڕووداوێکە کە یەکەم جارە بەم شێوازە بەڕاستی من لە پۆستەکانی خۆمان نووسیمە لە مۆزی ئیسرائیل شکاوە لە ئێزاریش پێم وایە هەروایە لە مۆزی ئیسرائیل خراوەتە خۆڵەوە و دیارە لایەنگری حەماس نیم و بە هیچ جۆرێک نەک هەر تەنها لایەنگری نیم خۆشم بە هیچێک لە دوژمنەکانی حەماس دەزانم بەڵام وەختێک دێتە سەر ئیسرائیل و ئەم کێشەیە ئەوە نییە بێ بەڵام من هەستەکەم بەیاننامەکانی حیزب ئەم ڕووداوای لە بیدایەتەوە نەپێکاوە بە دروستی من دروست بۆی چوومیان نەزەرێکی ترتان هەیەوە هەستکردن جیا من لەگەڵەوەی کە چۆن هەست دەکەی بەڕێی خۆی تۆ دەست کە دەکرێت بە هەر بەیانەکە خوێنێتەوە تەفسیری خۆی هەستەکەمە بەستمەوەی ئەی خوێنمەوە خوێندنەوەکەم ئاوایە بڵێ تێگەم بەزانم بەڵام عمومەنەوەی کە بڵین دەورانەکان بەپی ئەو ڕووداوەی کە هاتوۆتە پێشەوە یا ڕووداوە تۆ بەیانێک لە خەوەڵەتی حادسێک ڕوویاوە کە لەتەوەخۆی هیچ کەسێکی چاودێرێکی سیاسی و لایەنێکی سیاسیان نەبووە حتا خودی ئیسرائیل و خودی ئەمریکا و غەرب و حتا بەمانایە توان بڵێم ئێران و حزبڵا بە جۆرێک سەرسام بوون بەم حرەکەتی کە حەماس کردی حەماس خۆشی سەرسام بۆ گەڵێن بەڵام ناو بەرنامە ڕێزی هەبووە ئامادەیی هەبووە هێزێکی گەورەی دروست کردووە ئەسڵێکی لەوانەی کە سەرسامە ئەمە چۆن کرا ئەو بەحسێکی ترە چۆن کرا چۆن توانی ئەمە بکە چۆن ئەمە نهێنەکەی پارێزدا تۆ بەسەرەن بازاران چەگارت هەبێ تۆ عملیەکی زۆر نهێنی کتوپڕ لە شوێنێکە ئەنجام بی و نەچێتە دەرەوە کەس پێی نەزانە جێگەی سەرسامیەکی جددیە ئەمە واقعێت جامە لوتی ئیسرائیلیشکان ئەوەش بەحسێکی ترە بەڵام خودی ئەم کاری کە حەماس کردوێتی باسەکە لەو سۆنێک کە دوو دەوڵەتی تیۆری باسەکە سەرۆنێک کە بڵێن شەڕێکە ئەو دەستی پێکردو یا شەڕێکە دوولایەنێکە و شەڕی دوو جێتی تیۆری ئەنی کارێکە ئەم پەلامارەکەیەوە ئەم ڕووداوەکەی دروست کردووە ئەم ئەوکوتم لە قسەکانی پێشووترا بۆ مەبەسانی کە جۆرێک ئەو ئەو ئارامی وەسەکە بە قازانجی نیە بە قازانجی هێزی حەماس نیە جۆرێک ئەو هەم سەرسامیەکەی کە پیشانیاوە هەم ئەو موقعەتی کە تووشی قەیرانێ بووە جۆرە ئەمانە پسەنێتەوە بەڵامە چەند بۆ یەکرێت چەند بۆی ناکرێت بەحسیکە و ئەمە لایەکیکەوە ئەم کارە کە حەماس کردوێتی ئایا عاقبەتی هەر لایەنێککە هەتا مەسەڵەن بۆ نمونە بۆ ئاگاداری خۆشت هەتا یەکێتی پارتی کارێکە ئەکەن چەند شەرعیتی چەند شەرعیتنێ بەڕێی خۆی بەڵام بۆ معنایی کە کارێکی نائینسانی ئەخڵقێنێ و کارێک بربەرێتەکەی بەدوایە و کارێکە لە ئاستی قوتی خۆیانە پەلامانێک وەک ئەم کاریسێ دروستەکە ئەمە جێگەی ڕخنەگرنێکی جددیە جێگەی ئەوەیە کە جێگەی قبولکردن نیە حتا تا ئاسێکە توانجی بڵێن جێگەی محکومکردنە بە معنای چیش تۆ لە بەرامبەر هێزەکە کە ئەزانی ئەم وێرانکاری و ئەم بربەرێتە بەخەرجەیە کە ئەوەش پێینەکەی هەر کردوێتی بەڵام ئەمە عوزێکی کایە بەدەستەوە کە ئەمی کێسەی بینین ئەم کارە بکە قۆناغی یەکەم قۆناغیەکەمەوە کە ئەو کاری حەماس کردوێتی لە بە بۆچوونی من نەوعی کارەکەی لەوەی کە گرتنی خەڵک کوشتنی خەڵک ڕفاندی خەڵک ئەمانە ئەوێن جۆرێک دژی ئینسانی دژی خەڵک بەسەرەکەی نێ زەربەیەکی لە ئیسرائیلەوە ئەوە کرێ کارێکە بە جۆریکە بیکردایە بەو شێوەی کردایکە خەڵک بە بارمتە بگرێ ئەسیر بگرێ خەڵک بفرێنێەوە حتاوی کە ئەو سینناریانی کە هەن قسە لەسەر حەمازەکەن کە ئەو کارانێکێتی لە علامە بازەکرێت کە کاری وای کردی ئەوە نیسان دوانە سریکە ئەومە ئەو بۆ نمونە لە چەند شوێنەوەی ئەو کاری کە داعش لە شنگال کردی ئەو کاری کە هەر هێزێکی ئیسلامی لە شوێنێکا لە یوغۆسلافیا لە شوێنێکە کراوە بە حەقی ویسانانە ئەمەش نمونەیەکە لە حەماس نمونەیەکی داعشی پیشاننا و ئەم نمونەیە مەترسیدارە خەتەرناکە ترسناک کارێکی نائینسانە مەقبولێتی نییە لێرەوە دان بە ئەمریکا ئەم کاری کردووە جاوەیت بەم کار لە مۆزی هینیشکانوە بەڕێی خۆی مژەزانم زەربەیەکی وای لە ئیسرائیلەوە لە تاریخ خۆیانی دیوە و
هەڵسانەوەی بۆ زەڕێک کە خواردێتی قورسە ئەم کارە بەلبەرێتی کە ئیسرائیلێکە بە هەر قیمەتێ بێ قیمەتی ئەمەنە دژی بە شەری کارەکە تەنها بۆ ئەوەی کە ئەو هاوسەنی هێزەی کە هاتوۆتە خوارەوە لە ئاسی جیان و منتەقەکە بیگەڕێنێتەوە وامەیتر شەڕەکەی لەگەڵ حەماسە ئەچێتەوەی کە هەردووکیان وەکو دوو هێزی بربەری لە بەرابەر خەڵکە بەڵام ێستا تەوازنەکە گۆڕاوە حەماس موقعیەتی چێکرد ناتوانێت ئەو کارێکی کردو تەواو بوو ناتوانێت ئەوەی کە ئێستا ئیسرائیلەکە ئەمریکا مۆزەکە ئێستا شەڕەکەی ئیسرائیل مباشر ڕاستەوخۆ لەگەڵ دانیشتوانی خەڵکی فەڵەستینە لەگەڵ فەڵەستینەکانە بۆمبارکردنی خەستەخانەکان مەکتەبەکان بازارڕەکان کوشتنی جیهانی بەعام کۆمەڵ کوژیەکە ئیسرائیل ئەمە ئەو پەڕی بەبێتە کە مەقبولێتی نیە بۆیە بەیانەکان بەپێی بەیانەکانی بەپێی دەرەجەی واقعەکە لەکوێ یەکەما چی بووە دوایەوە چیتر هاتووە ئێستا واقعەکە بەرەوچۆڕە بەڵێ من محتەوای بەیانەکان ئەمانە بەیانەکە من جۆرێک بڵێن ئینسیجامی تیابینم لە کولی مەرحەڵەکانە ئەو کارەش دەست خۆش من دیارە تاقیبم هەیە لەسەرەوانەوە پرسیاریشم هەیە بەڵام بەر لەوە بینەرانی ئازیز ئاگادارەکەمەوە کە یەکەم لە ڕێگەی خۆیانەوە ئەم بەرنامەیە خودلینکی بەرنامەکە ڤیدیۆی بەرنامەکە لە ڕێگەی سوۆسیال میدیای خۆیانەوە پەخش بکەن تا زۆرترین بینەری ئەم بەرنامەی ئێمە بن و هەروەها ئاگاداری سەرجەم هاوڕێیان و بینەرانەکەم کە ئەتوانن لە ڕێگەی کۆمنتەوە سەرنجەکانیان و پرسیارەکانیان بنێرن و ئێمە لە چارێکی کۆتایی بەرنمەکە یاخود زووتریش بەو پرسیارانە ڕائگەین ئەو پرسیارانەی کە نەنووسرابێ ئەم پرسیارە بۆ شەماڵە دیارە من بۆ خۆشم لێران قساکەم بەشێک لەوانەیە ملاحەزاتێک بم هاوڕێیانێک پرسیاریان بۆ دروست بێ سەرنجیان بۆ دروست بێ ڕخنیان بۆ دروست بێ کە حتمما پێویستەکە وەڵام بدرێنەوە ئەو پرسیارانەی کە نەنووسری ئەمە بۆ شەماڵە حتمما وای دانێم کە بۆ هاوڕێ عوسمانەوە ئەو وەڵامێداتەوە زانین جۆن هاوڕێ عوسمان لەسەر ئەم مەوزوعە یەکەمین شت ناونانی ئەمە بە شەڕ بینی دوو جهەت و ئەوانە لە سەرەتاوە من وازانم شتێکی نادروستە ڕاستە حەماس پەلاماری دا و هێرشی کردووە و ئەو شتانەشی منەر بۆ ڕوونکردنەوە بڵێمەوەوانە ئەوانەی کە ئەوترێ لەسەر ئەمەی کە کراوە حەماس کردوێتی بەشێک تەبیرەکانیان ئەوەیە ئەمە خۆمان لە کوردستان بووینەوە ئەوانە ئاگادار بووین کە وەختێک یەشێتی و پارتی حیزبەکان هێرشیانە کرد آخر شەڕ ئەزانی چۆنە ناتوانانی بڵێ شەڕی ئەمریکا و عێراق ناتوانانی بڵێ شەڕی ئەمریکا و تالیبان ناتوانانی بڵێ شەڕی ئەمریکا لەگەڵ بۆ نمونە یاخود بڵێ شەڕی رووسیا و ئۆکرانیاش بە بڕای من دروست نییە شەڕی رووسایە لە بەرامبەر ئۆکرانیا شەڕی ئەمریکا بۆ داگیرکردنی شەڕی ئیسرائیلە بە بەردەوامی لە خلالی 75 ساڵە لە دژی خەڵکی فەڵەستین ئەمە واقعیەتی ئەمەیە هەم حەماس شەڕی حەماس کامەیە ئێستاوەی کە کوژرێ ئەمەی هینە ئەزانی چۆن ئەگەر بگەڕێنەوە بۆ دواوە ئێمە لە ئەمە حوتەمینە پێم وابێ حوتەمی شەڕی هینە بڵێن ئیسرائیلە لە بەرامبەر غەزەیە پەلاماری ئیسرائیلە لە بەرامبەر غەزەیە لە ماوەکانی ڕابردووە لە بەرامبەر 6,000 شتێ کوژراوی فەڵەستینیان ئێمە 300 کوژراوی ئیسرائیلیمان هەیە بە تاریخی 2009 پێم وابێ هەتاکو 2023 ڕۆژێک پێشەوەی کەوا ئەو پەلاماری حەماس ڕووبە یعنی 6,000 شتێک کەسمان هەیە لە بەرامبەر 300 کەسی ئیسرائیلیان ناکرێت لێرەیە قسە لەسەرەوە بێ دوو تەرەفی دیاریکراو لە بەرامبەرێکە ڕاوەستان و شەڕەکەن ئەمەی کە هەیە لە ئیسرائیلا ڕووەدا لە درێژماوەیە من پێم خۆش نییە زۆر درێژی کەمەوە ئەم بابەتە بەس مەبەستمەوە بوو سەرنجێکی کورد لەسەرەوە بەم ئەمەی کە کراوە لە ئیسرائیلا ئەوەی کە باسەکرێت لە ئیدا بۆی کەوا ڕوون بێ دواتر بێمە سەر پرسیارەکەم ئەمەی کە کراوە لە بەرامبەر ئیسرائیلا ئەوەیە ئێمە خۆمان جاران ئەمانزانی کە مەسەڵەن چەتی و پارتی پەلاماری کەرکووکیانیا بۆ نمونە لەگەڵ یانە خەڵکی ئاهلی بە سیارە و ئەوانەوە ڕێککەوتن بەشێگەرە چوون بۆی کەوا شت بێننەوە بەشێگە چوون بۆی کەوا فەرهود بکەن ئەسەن هیچ ڕەتیان بە پەیوەندیان بە ئینەکەوە نەبوو ئەمەی لە ئیسرائیلی شار ڕووی داوە کە دیارە بۆ نیویۆرک تایمز باس کراوە ئەمە حەماسیەکان قسەیان لەسەر کردو دیارە داکۆچی نیە لە حەماس ئەمەش نەکات دەلانێکی تیرۆریستی و تیرۆرەکەی لە بەرامبەر خەڵکی فەڵەستینە زۆرتر تا لە ئیسرائیل بەڵام قەزیەکە ئەوەیە ئەمانە چوون سنوورەکانیان شکانوە خەڵکی بە فرسەتی زانیوەوە نە ساڵە تووڕێ و برسیە ئەوانە پەلاماریەوە چی دەستکەوتۆ کردوێتی ئەمە ئەو
حقایقانەیە کە لەوێ کراوە بەرحاڵ جێگەی ئیدانەکردنە خودی ئەم ڕووداوە بەڵام بڵێ پرسیارکەی حماس لە موقعەتێکایە کە حاکمە لە شوێنەکە حماس وەکو ڕاستە ناوی دەوڵەت فەڵەستینیە بەڵام دەسەڵاتی هەیە حاکمە و لە زمیشە چەوسێنەری ئەو خەڵکی فەڵەستینە بە گەندەڵیەکەی بە سەرمایەکەی بە هەموو شتێکی جۆرەکە وەتە ئەوە خۆی لە زمیشە بەرنامەڕێزی کردووە هێزی کۆ کردوێتەوە لەشکری دروست لەشکری پێگەناوە ساڕۆخی داناوە بۆ جۆرێک شتە مەدانێکەوە شەڕ بکە بمعنى ئەمە نەنای مقاومێ چۆن لە شاخێکەوە نییە هجوومکەنە سەری بکە ئەم وەزێکە منطقەکە جۆرێک بەمعنایەک بەجار لەوەی ئیسرائیل چێکە لە بەرامبەر خەڵکە چێکە بەڵام ناوچێکە جۆرە ئاساییترە جەورانێک نییە کە مقاومی فەڵەستینی هەبێ و لە شوێنێکەوە لەم حدودەوە شەڕ بکە لە حدود شەڕ بکە جەوێکی ئاسایە هێزیش کردووە و فرسەتی هێناوە ئەو کۆکردنەوەی ئەو هێزە و کۆکردنەوەی ئەو لە شی کێشەی کە بچێ هێرشێکی لەم بابەتە بکە ئەمە شەڕە داوت بۆ تۆ بۆ چوونی خۆتە دۆخەکە چۆن ئاساییە هاوڕێ عوسمان دۆخی غەزە چۆن ئاساییە بەر لە پێش ئێستا بمانە بجار لەوەی کە یعنی حاکمێتی تیا حاکمێتەکە خودی حماسە خودی دەسەڵاتی حماسە حکومەتیان هەیە ئیداریان هەیە ئیداری کۆمەلگەیەکە ئەمەی پێست جامە پێیس پێراوە داگی خۆی کردوێتی باشێ لە منتەقەیە چیشکە بەدەست محمود عباسوان بە تەحلیلەوە ئەمە وەکو ئامادەکار ئێستا هەتا لە کوردستان منتەقەیەکە فیدرالی ناوە حکومی ذاتی ناوە هەشتێک نادێت پارتی هەیە هێزێکە لە شوێنەکە هێز کۆکاتەوە ئەچێک کەروگرێمە شەڕە مەسەلەکە مقاومەی لە بەرامبەر حکومەتی عێراق مەرهینەکان فەرقی وەختێکە لە شاخ بوو وەختێکە لە شەڕێکرد حەلوی عەساباتێکە چێژەکە ئەوە معنایەکە کە جۆرێک زەبر لە حکومەتدا بۆ ئەو مەبەستە سیاسی کە ئەوێ بەڵام ئەمە حماس ئێستا لە جۆرێک ئیداری کۆمەلگەیەکەکە کۆمەلگەیەک ناوی منتەقەیەک ناوی غەزای ئیدارەیەکە بەدەستی ئەوەیە و لێرە چۆ ئەو هێزە لەشکری کە پێچیە ناوە کۆی کردوێتەوە ئەسلیحەی بۆ تەرتیب کردووە بە ئەنواشەوە شتی بۆ داناوە و جۆری چوونی بۆ ناو ئیسرائیل و ئەو شکڵی دووش یەکیانەوەیە کە زەربەیەکی کوشندە یاوە لەسەر زەرێکیانەوەیە کە خەڵکی بێتاوانی کوشتووە و ئەسیری کردووە و ئەسیری کردوون ئەمە لە بۆچوونی شخصی خۆشماتە بەجار لە هەر بەیانەکاتی وترابێ ئەمە جۆرێکە لە هێرشکردن و شەڕکردن لای من ناوێژیکەی نییە نەناوی مقاومێ ناوینە بەڵام ئێستا ئەوەی ئەم وەزەکەی دەست پێکرد دوای نەتایجەکانی بەرەوچۆڕا و حتا حماس خۆی نەفشەڕەیە زەرباخوا باسێکی ترە بەڵام ئێستا وەزەکە گۆڕاوە ئیسرائیل بۆ قدرەتە و بۆ توانایە و بۆ پشتیوانێ جیهانی کە هەیەی ئەتوانێت زەبانە باوێ بەڵام ئایا ئەلەم شەڕەشە ئیسرائیل کەیش دێکدانەوەی تاوێتی ئەتوانێت سەرکەوتن بەدەستبێنێ ئەتوانێت ئەو زەربەیە لە حماس بە ئەتوانێت تەواز نەگۆڕێ ئەمانە هەمووی پرسیار و من وەکو تەوزیحاتێکەوە بڵێم هاوڕێ عوسمان غەزە بە هەر هەمووی 350,000 متر مربعە ماشا لەم 350,000 متر مربعەیە 2 ملیۆن بەڵێ لەکوێ زیاترە مەبەستمەوەی 2 ملیۆن و 200,000 کەس لەم جێگایە ئەژی غەزە نە ئاوی نە کارەبای نە دەرمانی نە ئەنتەرنێتی نە هیچ شتێکی بەدەست خۆی نییە غەزە ماوەی تقریبەن نزیکەی لەوەتی کە حماس هاتوۆتە سەرکار لە 2007 بەدواوە حیسارێکی بەردەوامی لەسرە ئاخر شەدەوەی کەوا فرسەتی پێدراوە حماس تەنها ئەوە بۆ مەجموعەیەک بڵین ڤیزیان داوە بە مەجموعەیە کرێکار کە بڕۆن لەوێ ئیشکەن لە ناو غەزەیە ڕادەی بێکاری لە 155
و ئەو بەشەی تریشی کە ئیژەکە ئەوانەی کە ئیژەکەن لە لای فەسایلەکان لە لای حەماس و جیاد و ئەوانە ئیژەکەن ئەم دۆخە ناکرێت بە دۆخێکی ئاسایی بزانێت اینجا ئەوەش بابینە سەرەوە بڵێ ئاسایی جا حاکمێتەکەی زای چۆنە حاکمێتەکەی گەندەڵیەکە ناتوانێت ئیدارەی و کۆمەڵی بکات شتێکی کێ بەڵام دەسەڵاتدارە جا دەسەڵاتدارێکی بێتوانایە دەسەڵاتدارە یانی ئەمە غەزە شوێنێکی هەیە لەناو غەزەیە هەش دانە کەمپی ئاوارەیی هەیە کە ئاوارەکانی ساڵی 1940 لەوێن کابرا بە کلیلی ماڵەکەی خۆی پێەیە بەشێکیان کامرن کلیلەکانیان بەجێڵن بە میراتی بۆ نەوەکانیان نەڵەمە کلیلی ماڵەکەمانە لە یافا ئەزانن ماڵەکەیان لەکوێ ئاوارە کراون لەوێ ناتوانن بگەڕێنەوە ئەم دۆخە ناتوێت پێ بووچێت دۆخێکی ئاسایی ینی کێشەی فەڵەستین خۆ کێشەی ئەمڕۆ نییە کە دەستی پێکردی حتا 5 ساڵ ئەمە هەیە حەزێک ئەسا ساڵ بێ هەبێ شەماڵیان لاقیۆنیە چەند ساڵە هەیە چەند نییە خەڵک نەژی خەڵک چۆن ناژی حەماس دەسەڵاتدارێکە لەوێ قدرەتی هەیە ئیمکاناتی ئیدارەی کۆمەلگەیەەکە جا باشنای ئەو جا ئیسرائیل یەخی پێ ئێستا حکومەتی قارەی هەرێم حکومەتی هەرێم جا بودجەکەی حکومت بۆی نانێرێ معاشی مۆزەفەکان نانێرێ ناڵێن نەوتەکە بکەن بەحس ئەوە شتێکی ترە بەڵام کوردستان جەمعێک هاتوون منطقەی ناوچەی سەوز بەدەستی چێتیە ناوچەی زە بەدەستی پارتیە جا ئەمە سێکەی منطقەی چێتی لەگەڵ منطقەی پارتیا فەرقیە ئەم تەشبیهە ناگونجە بۆ ئیسرائیل حاکمێتی تایە مهم حەماس هێزێکی سیاسیە حاکمێ دەکات لەو منطقەیە حتا ئەمە نقطەی دووەم ئەزانیت کەنە مەسلەی فەڵەستین حەماس ئاقارەکەی گۆڕی کردی بە شتێکی ئیسلامی لەوەی کە مەسلەی فەڵەستین و قەزەی فەڵەستین ئەم کە خۆی کردو بە خاوەنی وەکو جهێتێکی ئیسلامی هەتا بەشێ لەوەی کە مەسلەی فەڵەستین ئەم چەند ساڵە فرامۆش کراوە و خراوەتە لاوە موقعیتی حەماس و بوونی حەماس دەورێکی سلبی دیوە لەسەر ئاسی جیهانی لەسەر ئاسی منطقە جۆرەگەوەی کە حەماس جهێتێکی ئیسلامیە ئەنی ئیسلامگەرا کاتە ئەوەی مەسلەی فەڵەستین بۆ ئێستا بێ فەڵەستین ئیستیقلالەکە بۆ ئیسلامگەری حتا حاکمەتەکەی خۆی بەسەر تۆ سێری کە یەکێ نبینی مناڵش نبینی پەرچەوی لەسەرەوە نەبێ لەم ئاوارە ئەنی ئەی فەزایەکی دەڕندانەی دروست کردو ئەویش فەزایەکی سەرکوتگەری دروست بۆ خەڵکە هێزێکە لە مقابلی ئیسرا شەڕی لە مقابلی ئیسرائیل شەڕی ئیسلام و جوولەکەکە شەڕی ڕزگاری فەڵەستین ناکە شەڕی ڕزگاری خەڵک ناکە هیچ پەیوەندیی بە ژیان و گوزرانی خەڵکەوە نییە ئەگەر ئەو حاکمێتێکی سالم وایە ئیسلامی نەکردا بە ئەساس هەوڵیا بەتاڵەنە هێڵێ هەیە بودجەیەکی هەبێ هەڵێ جۆرە سەرمایە گوزاری بکە بۆی کە جۆرە حتا تەوافق لەگەڵ ئیسرائیلە بە جۆرێ بکە ئەوەی کە جابە سەرەکەی ئەسەناکەی بەحسێکی ترە بەڕێ من وازی ئاسایی بۆ ناک ژیانی خەڵک لە زۆر شوێنی لە ژیانی خەڵک لە پاکستانیشە ئاسایی نیە فەقیری هەیە لە هەندستانیشە داماوی هەیە خەڵک سەر جاداخێ ئاسایی بە معنای سیاسیەکەی بە معنای اقتصاد و ژیانێکی جۆرانی خەڵک نا بۆ معنای کە سالم ئیسرائیل ڕاستە چەوسە هەر شێکەکە بە هەمان دەرەجە حەماس بەڵام ئەم شەڕە حەماس دەسی پێکرد جۆری هێزکۆکردنەوەکەی جۆری ئیمکاناتەکانی جۆری نەخشەکەی و جۆری چوونە ناوبینەوە ناو ئیسرائیلەوە شەڕێ بوو کردی بەڵام لەم شەڕە زەربێکی یاویشتووە عاقیبەتەکەی بەرەو چۆڕە ئەوە ئەوانەیە کە ئەیبینین و ئەسەن ئەمریکای جوڵان غەربی جوڵان ئیسرائیلی جوڵان حتا حەلیفەکانی خۆشی احتمالە حتا حەلیفەکان بێژگە لە ئێران و حزب الله جێزیچکە هەتا احتمال رووسیاش دەخالەکە رووسیا و پەیمانەکانش دەخالەکەن ئەمە جۆرێک وەزی ناوچەکەی کردو بە ئاگردانێ بە جۆرێک ئەنواع کارەسادی کەم تۆقع ڕووبە زۆر باشە بەرحاڵ بەرنامەکەمان درێژە بێتەوە من لەوە زیاتر نامە ناو قسەکانەوە من پرسیاریشترم هەیە سەبارەت بە ئایندەی ئەم دۆخە بە بڕایەوە ئەم دۆخە بەرەو کوێ ئەچێ ئایا ئیسرائیل دەتوانێت بەسەر حەماسا سەرکەوێ یاخود حەماس لە بین بەرێ بیسڕێتەوە و ئایا مەسەلەن ئێمە لە بەردەم دەواازەی چارەسەرێکی تراین لە خۆرهەڵاتی ناوەڕاستە یاخود
ئەم دۆخی شەڕ و پێکدادانە بەردەوامە بێ گەورە ئەبێتەوە بۆ ناوچەکە چۆنە فەرموو. ئەزای چۆنە ئەو زاکە عمومەنەوەی سی بینین ئەم تەناقزاتانی کە هەیە کە من وەکو لە قسەکانی بیدایەت هاوتم لە ئەو لایەنانی کە ئێستا لە ساحەکەتەوە جودیان هەیە بەغەد بۆ ئەمریکا حتا بەدەخالەتی ئێران حزب الله کولی وەزەکە هیچیان بە خازانجان نەبوو ئەم شەڕە شەڕێکی ناوەخت بوو کە هاوڕێ عوسمان دەنگت قەتع بوو. هاوڕێ عوسمان دەنگت نەما. بەداخەوە هاوڕێن بەهۆی کێشەی ئینتەرنێتەوە لەواچێ هاوڕێ عوسمانی حاجی مارف کە لە کوردستانەوە لەگەڵ ئێمەیە لە دەستماندا بێ تا ئەودەم من کاگەڕێتەوە خوازیارم لێەوەی ئازیز ئەگەر کۆمنتێک پرسیارێک یاخود سەرنجێکتان هەیە لە ڕێگەی کۆمنتەوە بینوسن و ئێمە هەوڵ دەین حتمما ئەو پرسیارانەی کە ئاراستەی هاوڕێ عوسمانی حاجی مارف کراوە ئەو وەڵامی باتەوە. هەروە خوازیارم لێەوەی ئازیز لەم فرسەتەیە کە ئەم بەرنامەیە لە ڕێگەی سوۆشیال میدیاوە پەخش بکەن و بیرتان نچێ ئەگەر تا ئێستا نەشتان کردووە لە کەناڵی لە یوتیوب کەناڵی هیوا سەبسکرایب بکەن. بەرحاڵ ئەم کارە کۆمەچیی باش ئەکا بە فراوانبوونەوە یاخود زیاتربوونی بینەرانی کەناڵی هیواوە کاراتربوونی. ئەم بەرنمەیە بەرنمەی دووەمە لە زنجیرە بەرنمەکانی کۆمونیستەکان لەسەر ڕووداوەکانی غەزە و کێشەی فەڵەستین دەڵێن چی کە تایە گفتوگۆ یەکەمان لەگەڵ هاوڕێ عوسمانی حاجی مارفایە کە سکرتێری کۆمیتەی ناوەندی حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستانە. لە حاڵی ئێستا کێشەیەکی ئینتەرنێتیمان هەیە بە ئومێدەی کە لە نزیکترین فرسەتە ئەم کێشەیە کۆتایی بێەوە هاوڕێ عوسمان بێتەوە ناو ستۆدیۆ لەگەڵ ئێمە. بەرحاڵ پرسیارێک ئاراستە کرا بوو هی هاوڕێ عوسمان کە حتمما لەگەڵ هاتنەوەی من لە کۆتایی بەرنمەکەیە ئەچینە سەریکە کاریگەری ئەم شەڕەیە لەسەر کوردستان. بەڵێ هاوڕێ عوسمان گەڕایەوە نانە ئاساییەوە کێشەی تۆنیە کێشەی کوردستانە ئەم ئەنتەرنێتەکە زوو بینی تێکرد. بڵێ نازانم قسەکانت لە ئێسایی ئەزانم ینی لەکووا بوویگەر شتێکم بیرخیت لەوەی بووین لەوەی کە ئەم پرسیارەکەی سەبارەت بە دۆخی ئایندەی ناوچەکە بوو ئایا کێ جۆری ڕووداوەکان ئەم ئاڵگۆڕانی کە دیاری قسەکەم لەسەرەوە بوو تاکی لەسەرەوەکەم وەکە ئەم شەڕە ناوەختە نە ئەمریکا خوازیاری بووە نە ئەوروپا خوازیاری نە خودی ئیسرائیل حتا بڕێ من ئێران جۆر لە قسەکانی پێشوتم بە ڕادەیەک ئەوەی کە چەند دوای خۆی دەخالە دەکات شێکان لە مەسەلەیە من شەڕێ بوو ناوەخت بوو شەڕێ بوو کە بە قازانجی وڵاتانی قسەکەی خۆتە بیر نەچێتەوە بەڵام هەن ئەڵێن سەری مارەکە لە ینی بەشێک لە بەتایبەتی بڵێن شاپەرستەکانی ئێران و بەداخەوە هەندێک کەسی ژەمە دووبارەکەنەوە هەتا لەلایەن لە ناو چەپەکانی ئێرانیشە کە گوایە ئەسلی کێشەکە جمهوری ئیسلامی ئەسلی کێشەکەیە ئەو گوایە ئەمە حربی بە وەکالەتە هەنێک لەم عیبارەتانش بەکارەبرێ ئەمە حربی بە وەکالەتە حەماس لە جیاتی ئێرانیتە. بڵێ میژمانەوە بیست و بەڵامانە لێکدانەوەی ممکنە یەک مهمەوەی کە چۆن تەفسیری ئەم شەڕاکرێت چۆن ئەوە کەسانێ مەسەن کە پیان وایە معاملەی ئەمریکا خۆی من ئەوشم خوێنێتەوە کە پێی وایە ئەمریکا ئیشی بەمە ئەمە دروست کردووە بۆی کە جەوەکە ئەو شکستانەی کە خواردۆدی بەمە بیگەڕێت من پێم وان نییە بەڵام تەفسیراتی مختلفێ من باسی تێگەیشتنی خۆمەکەم لەم جەنگا کەسە لە ئارایە کە پێم وایە شەڕێکی ناوەخت بوو وە شەڕێ بوو کە حەماس
عاملەکەیەتی بەڵام ئەوەی کە چەند بە قازانجی رووسیا چەند بە قازانجی ئێرانە چی ئیسفادی دەکا هیچی معلوم نییە هیچی معلومیە کە بەرەوچوو ئەڕە من یەکێ لە شتانی کەڵێم عاقبەتی ئەم شەڕە چێ ئەیباتەوە چێ دۆڕێنە ئەویش نادیارە ئێستا حەماس مەسەن بۆ نمونە حەماس ئەگەر بکەوێتە سەرەوەی لەشکی کێشی بکە و هێزی سەرزەمینی بخاتە کار ئەکەوێتە دوو لایەن و ئەبێت لە حەماسیش بە ئەبێت لە حزبڵاش بە ئەم کارە تا ئەسەسێرەکەی ئەڵێ ئامادەم ئەڵێ ئەمەم هێزم کۆکرێتەوە مەسەن 360,000 ڕاگەیانەوە کە بێن سەربازی هاوڕێوەسپان دووبارە قەتع بۆ دەنگەکەت مەسەن بەحساب هێزێکی گەورە کۆکاتەوە کە گەڕێنەوە ئەتباری خۆ بگەنێتەوە بۆ ئەم سیاسەتەکەی ئیسرائیل ئەگەر بەم بۆمبارانکردنە بەم شێوەیە زەربەی گەورە بهاوێ و اعتیباری خۆی بگەنێتەوە بەڕێ من شەڕەکەی پێوەسێنن بەڵام ئەوەی کە نەکان ئاخاری ڕووداوەکان ئەو گەنە کە بەم شێوەیە چەند کردایی نائینسانیەکە چەندەوەی کە ئەم بەرێتاکە پێم وانێ بتوانێت بەمە ئەو زەربەیە لە حەماس بە و هەتا هێرشکردنیشی بۆ ناو شارەکانی غەزا شەڕێکی گران و قورزە بێ بۆ هین بەجالەوەی کە چەند خەڵگڕ چەند خەڵ بەڵام شەڕ لە ناو شارەکانە سەرکەوتنێ بۆ ئیسرائیل بەدەستبێنێ ئەمە واقعەتێکە و حەماسیش ئامادەیە بۆ شەڕێکی سەر شەڕی سەرجادە بکە شەڕی ناو شارەکان بکە و وەزەربێکە لە ئیسرائیل بە بۆ ئیسرائیل مجازفێکی گەورێکە ئەگەن ناچار بۆیە معالمی شەڕەکە ئایندەی شەڕەکە معلوم نیە بەرەوچۆڕا و چی ئیسفادی لێکا و چی ئەتوانێت براوە بێ بۆ چێژە دۆڕێ بەڕێ من عمومی منتەکە هەمووی زەرری لێکن بە تا وڵاتانی عەربی هەتا ئەمریکا کە تەجروبەی شکستێکی گەورەی هەیە لە ناوچەکەیە چەند شکستێکی هەیە لە عێراق هەیەی لە سووریا هەیەی حتا لە بڵێن لە ئێمەنا هەیەی لە هەموو ئەو سیاستانی کەکرێتی ئێستا ئەمە ئەم شەڕە بە قازانجی ئەو نییە ناتوانێت مەسەڵەن بڵێن ئاعتیباری هەتا ئەم شکستەکانی ئەمریکا قەرە بکاتەوە بەڵکو بەعکسەوە چەند هێز بێنێ چەندەوە بێنێ لەو ناوچەیە لەشکری کێشی بکە رووسیا هەوپیانەکان لێ قوبوڵ ناکەن هێزە میلیشیاکان پەلاماری ئێران جۆریشکە دەخال دەکە والحاصل ئەوەی کە تەوەقوعی عمومی هەموو دنیاوەیە کە شەڕێکی وێرانکاری بێت بۆ ناوچەکە ئێستا لە ئەخبارەکە سێرەکەی ئەمریکا بە سەفیرەکانی کەسوکاری سەفیرەکان لە بەغاو هەولێر ئەڵێ چۆڵیکەن ئەمە ئیشارێکی خەتەرناکە بۆ کولی مەنتیقەکە ئەم شەڕە عاقبەتەکەی دژی بەشەریەتە هەرچەند هەموو شەڕەگەر زەرەکەی دژی بەشەر بووە بەڵام ئێستا چ ئەمریکا چ ئیسرائیل بە مباشری بەڕاستەوخۆ دژی ڕێک مباشرەوەی کە هیچ ئیدانەیەکی ڕسمی یا بیوەسێنێ ئەمە جەماتانی ئیسرائیل نایتڕێکی قانونیەکەن دیعاەکە و هیچ زمینەیەک و هیچ جدێتێکی تیانە ڕۆژانە کارەساتەکانە بینین هیچ ڕەتفعلێکیانێ فقط تاکیدەکەنەوە کە شەڕەکە قانونی بێ ئەوە قانونی ئەی چی ئەی بۆ نایوەسێنن ئەی بۆ ڕاناگرن بەعکسەوە شەڕەکە تۆختە بێتەوە بۆ معنای کە لە بەرامبەر خەڵکە لە بەرامبەر دانیشتوانی فەڵەستینە و ئەمە ممکنە چێشکا بۆ شوێنی کەش ئەم شەڕە نە میسر بە قازانجێتی نە سعودیە بە قازانجێتی نە سووریا بە قازانجێتی و هیچ لایەنە بەخاوە خودی ئەتوانێت لەم شەڕەیە بتوانێت بڵێ ئەتوانێت براوە بێ حتا مەسەڵەن بۆ نمونەگەر یەک دقیقە خۆش باشە زانی مەسەڵەن لەم کەین و بینی ئاسایی بنی وەسەکەیە وەرە ئیسرائیلیش پشتگوێ خراببوو بۆی کە چ مۆقعەتێکی بێت دەوری چێ بێ تۆزەکە ئاسایەکەی تۆ ئەی دەور و جێگۆرەگەی کە ئیسرائیل ناوچەکەیەتی بەرەوکوێ بە حتا ینی عموما ئەم وەزی ئاسایی بوونەوەی معلوم نەبوو مەسارەکەی بەرەوکوێڕە و ئەتام هێزە میلیشیانە نەتیجەکان چێ بێ ئێستا ئەم ناجێگیری سیاسی و گێژاوە زۆر قوڵتر بۆتەوە زۆر گەورەتر بۆتەوە ناتوانانی ئێستا پێشبینی ئەوە بکەی بەڕ هیچ کەسی ناتوانێت بڵێ چێ ئەیباتەوە و چی دۆڕێنێ ڕاستە یەشێک لەو شتانی کە ئێستا بەرچاوە و هەندێک ینی بۆتە زەمینەی ئەوەی کە تێڕوانینێکی ئاواش دروست ببێ ئێستا کە
لە پاش ئەم 15 ڕۆژە کە ئەم شەڕە بەردەوامە جوڵانەوەیەکی زۆر فراوانی جیهانی بەڕێکەوتەوە بۆ پشتیوانیکردن لە فەڵەستین ینی ئەمڕۆ لە لەندەنە پێما بێ 150,000 کەس خۆپیشاندانی کردووە لە دژی شەڕی غەزە و لە خودی ئیسرائیلە دوێنێ شەو هەزاران کەس بە دژی نەتانیاهو خۆی هاتوونەتە سەر جادەوە داوایان کردو ئەم شەڕە کۆتایی پێبێ نەک داوایان کردووە کە ئەسیرەکانیان بەربێت کەسەکانیان بگەڕێتەوە داوایان کردووە کە ئەم شەڕە کۆتایی پێبێ ینی ئەمە بۆ خۆی ینی هەڵدانەوەی پەڕەیەشی ترە بەڕاستی لە مێژووی ئەم سراع و ململانەیە ینی ئەمە تازەیە کە خەڵک لە ناو ئیسرائیلە بە پێچەوانەوەی مەسەلەمە نەبوو مەسەلەن 15 کەس یا 100 کەس یا 300 کەس لە هەڵسوڕاوانی کۆمونیست و ئەوانە هەزاران کەس لە کەسوکاری ئەو خەڵکانی کە لە بندەسی حەماسان داهاتوونەتە سەر جادەوەڵێن ئەو شەڕە ڕابگرن و پرۆسەی بەربوونی ئەسیرەکانە بێت دەست پێ بکاتەوەمانە ئەمە مەسەلێکی تازەیە ینی لەوە ئەچێ بە جۆرێک لە جۆرەکان ئەمە دیارە بەبێ ئیرادەی حەماس و بەبێ ئیرادەی ئەم هێزە تیرۆریستە ئەمە دێتە پێشەوە تەقینی ئەم دوومەڵە جارێکی تر کارێکەکە کە بە شەریەتی ئەم سەردەمە لەگەڵ ئەو کێشە دێرینە و 75 ساڵەیە دووبارە بەرەو ڕوو بێتەوە بەرەو ئاراستە و چارەسەری بەرێت پێتان وایە ئەمە واقعیتێکی هەبێ یاخود ئومێدێک بێ لە ئارایە ڕۆشناییەک بێ لە کۆتایی ئەم تونێڵەیە نازم بینەکەت جۆرە خەت وەسڵە بێت نەمە بەستەمەوەیە کە ئەم جوڵانەوەیە دەرکەوتووە بڵێ ئازایی چۆن منێ چێرۆشتانی کە ئێستا بەڕاستی بە تعبیر تازەیە شتێکی ترە بەڵاگەت دەستۆر جەنگی خەلیجی یەکەم سیرکەی بەجارەوەی کە ئەمریکا وەکو باڵادەسی بەسەر جیهانە و کۆکردنەوەی هاوپەیمانەکانی یا سەیتەرەکردن بەسەر دنیاە هێزێکی کۆکردەوە بۆ دەرکردنی عێراق لەکوێتە بەڵام بەرەیەکی گەورەی خەڵک بەڕیزی چەند ملیۆنی لە هەموو جیهانەکە بۆ بەدژی ئەو جەنگەوەسا کەەوە ئەوە ئەزمون و تەجوبەیەکی زۆر گەورەی لە مێژووی دژی شەڕێکە بە نەڕزایەتی جەماعی تابیرەکە بێت بڕێ من دوای ئەوە هەتا لە حەربی خەلیجی دۆمە ئەم شێوەیە نهاتە دەرەوە ڕەنگە لەم لاولا وەکو تۆڵی چەند کەسێ یا چەند شتینێک ئەمە بەڕێ من ئەمەی ئەم دەورەیە دوای ئەو بردومانە وحشیانەی دڕدانەی کە ئیسرائیل کردی سەرنجی هەموو دنیای ڕاکێشا دنیای وروژانوە دنیا مەسەلەن نیگەرانە لە ژیانی چەند ئەو 2 ملیۆنە ئەتا بڵێم ژیانی 2 ملیۆن لە ئیسرائیل لە خەتەرە کە ممکنە پەل کێشە بۆ شوێنی کەش کە پەل کێشە بۆ سووریا پەل کێشە بۆ عێراق وی کە شەڕێکی گەورە ڕووبا کاریسەیەکی نائینسانی و تراژێتێک بڕێگەوەیە کە قابلی قبول نییە بەڵام نە ئەمریکا ئەوەسێ نە ئیسرائیلەوەسێ بەردەوام لەسەرمە سیاسەتێکە بۆی کە چۆن بتوانن تەوازنەکە ڕاگرن بۆیان مهم نیە جامە لە ئاخرا ئەدۆڕێن ئەبنەوە نەبۆتە مەسلێکی دیدی ئەنی ئەوەی کە زۆر حرەکەیەکی دژی ئینسانێ لە مقابلە بەڕێ من ناڕزایەتی جەماوەری کە حتا ئەتوانم بڵێم تابعێکی سکولاریشی پێوەیە جوڵەیەکی بەقوەتە مەسەن ئەزانی چۆن شارەکانی ئەمریکا بە هەزاران چەند نازانم بەڕاستی ئەبینی لە تینە ژمارەی زۆر لە بەریتانیا ئاینس لە زۆر شوێنێکەوە و بەردەوامیشە بێ ئەمە بڕێ من درێژای کێشە تەنها ئەوەی بەغا بەهینی سەدرکرا بڕێ من ئەوی تاوێکی ئیسلامی پێ بوو ئەمانە هیچی هەتاڵێ یەکێک لە دوژمەکان ئەوەیە مەرجنی ئیسلامی دیفاع لە فەڵەستین بکەیت ینی ئیزان تۆ فەڵەستین کە هینێکی هەتا ئەوانە کەم مسلمانیش نەکوژرێن ئەنی کارسێکی نائینسانیە کە ژیانی هەزاران بەشەر بێتاوان و مناڵ لە خەتەرە و ئەمە ئاستی ناڕزایەتی جەماوەری پیشانەیە کە ئەم واقعەتیان قبول نییە و وەستانەوەی لە بەرامبەر هێژمونیەکە ئەمریکا ئەوێ بیکە هێژمونەکەوێ رووسیا بیکە هێژمونەکە ئیسرائیل لە منتەقەیە بیکە جۆرە قبول ئەمە وەستانەوەیکی بەقوەتە و ئەبێ ئێمەی کۆمۆنیستەکان بەشێکی ئەساسی بین لەمە دەورێکی ئەساسیمانە بێ وە شتێک لەوەی کە بتوانین ئەم بزوتنەوەیە دەوری تیابینین دەخالەتی تیابکەین باسکردنە لەسەر مەسلەی دەوڵەتی فەڵەستین چۆن ئەم خەڵکە هاتوۆتە مەیدان جادەکانی پڕ کردووە ینی دنیا ئەلەرزێنێ لەزمێ ئەبێ بڵێن ڕێگە چارەشەیە بۆ ئەمە
هەروەی بەڵێ ئەگەینە سەر ڕێگە چارەکان ببەخشە بەڵام بەر لەوە بوادێکمان ناو بە بینەران کە کۆمنتەکانن لە دوچارەکە بخێنینەوە فرسەدێکە دۆزمەوە بۆی منەوە پرسیارە لێ بکەم سەبارەت بە ڕێگە چارەی واقعی ئەم کێشەیە بەڵام پرسیارێک هاتووە لە بینەرێکەوە بە ناوی دیار بەرزنجی کاریگەری ئەم شەڕە لە سەر کوردستان چی دەبێت بە بڕای ئێوە پرسیارەکە بۆ ئێوەیە هاوڕێ ئەو مەسلەی کە لە قسەکانمانە هاوڕۆشنە بۆی کە ئەم کارسێ ڕۆژەڵاتی ناوەڕاست ئەگرێتەوە خەتەرە واروکەوت مثل ئەمریکاڵێ بە کەسوکاری سەفیرەکانڵێ لە بەغاو هەولێر عێرا بەجێبێڵن ئەمە معناوەیە کە ئەم شەڕە ناوچەیە منتەقەکە ئەگرێتەوە وێرانکاری دروستەکە معلوم خودی موقفی هەڵوێستێکە حکوومەتی عێراقیەتی و هێش حەجی شعبی هەیە چ جۆرە تەسەڕوفێگەوێت لە شەڕەیە بەرەوکۆر ئەکیدەکە دیفاع لە حەمازەکە ئەکیدەکە بەناوی فەڵەستینەوە بەناوی فەڵەستینەوە دژی جوولەکە وەسێتەوە حزب کوردی مەسەن حزب کوردیەکان چ مۆقعێتێکیان هەیە ئەبینی کە کەمتر بەلای دیفاع لە فەڵەستیناڕۆن کە زۆرتر ئیسرائیلین تاوێت هەچەنەگە تعبیریشی نەکەن و ئەمە ئەدای جۆنە ئەم شەڕە لە ئاسی عالمیە بەرەی مختلفی دروست کردووە بەرێک هەیە دیفاع لە ئیسرائیلەکە بەرێک هەیە دیفاع لە حەمازەکە بەڵام وەکوتمان بەرەی سێمیشەیە کە ئەو حرەکە جەماوەریە کە دیفاع لە خەڵکی فەڵەستینەکە دیفاع لە خەڵکی بێتاوانی فەڵەستینەکە ینی ئەم بەشی کوردستانی بێتە خەڵکی کوردستان جەماوەری کوردستان هەتا جەماوەرە بڕۆنە ڕیزی ئەو بەرەوە نە لەگەڵ بەرەی حکوومەتی کوردی و حزب کوردیەکانە بن نە لەگەڵ حکوومەتی عێراقا بن ئەی نە لەگەڵ حەماسا بن نە لەگەڵ ئیسرائیلا بن ینی کاریگەرەکەوە کە ممکنە ئەم هەلوو مەرجەی کەوتمان ئەزای چۆن بەر لە فەڵەستینیش ئەو بێنە پێشای خۆت لە کێ کۆباسیەوە کرێ قواری هەرێم لە خەتەرە قواری هەم لە خەتەرە دێمە بەشێکە لەو خەتەرێکە هەیە ئەم بەشێکە لە واقعەتی کاتۆتە پێشەوە ینی وەزی کوردستان ئەم شەڕە بێ یان شەڕە نەبێ قوارەکەی جۆرێک خەڵک باسێکە وەکو حەفزاوجا قابلی هەرسێنانە و ئێستا ئەم مەسەلەیە زۆرتر تەرکیز دەکاتەوە سەری ئەم مەسەلەیە زۆرتر وەزی مادام کوردستان بەشێکە لە ڕۆژهاتی ناوەڕاست و ئەحزابی میلیشیای تایە دەسەڵاتداری میلیشیای واقعیتێکە کە ناتوانێت بێکاریکەوێ جا کاریگەرەکەی هەڵبەتە ئەزانم بۆ پێ و موقفێک کە هەڵێبژێت هەر موقفی هەڵبژێرێ وەزێکی خەتەرناکە کە کوردستان ناتوانێت لێ وێبەری بێ بەڵێ بەرحاڵ هەندێک کۆمەتی تر هاتووی چێک لەوانە کارە ئەحمەد ئەڵێ حەماس ڕێکخراوێکی تیرۆریستیە کەس لەسەرەوە گومانی نییە حتمما هەموو لەسەرەوە موافقین کە حەماس ڕێکخراوێکی تیرۆریستیە گومان لەوەیان نییە هێوردلێر ئەڵێت حەماس دەسەڵاتی هەیە بەڵام بەسەر چی شوێنێکی بچووک داما و وێران پڕکێشە هەتا دوایی ئەوەی حەماس ڕەتفعلە نەک فعلێکی لە ناکاو دەکرێت ڕەخنەی لێ بگیرێت لە تاکتیکێکی غەڵەتە بەڵام غەزە و حەماس ڕێگای هەڵبژاردن دیبلۆماسی خۆپیشاندانی ئاشتیانی هەتا لێ تاقی کردوتەوە و نەتیجەی نەبووە هاوڕەشەمان ڕاز دەکات ئەم قەزیە هەردوو لە تایدا لای تێدا نییە مطلقاً ئەمە واوەتر خەڵکێک 20 ساڵ سجن و ئەشکەنجە بدرێ و ڕەتفعل بکات بە مافی خۆم ئەزانم پێیان بڵێم تاکتیک غەڵەتە بەرحاڵ ئەمە سەرنجی ڕازەکە ئەداگەن باسەکە لەسەرۆری ئەو وتم تاکی دەکەم ڕسەوی کە ئەمە ناوچەیەکی بچووکە ناوچەیەکی نازام چێن دەسڵاتی چیە بەڵام حەماس مقاومت بڕێ من هێزێک نییە باس لە مقاومە بکە بەرژەوەندی سیاسی و تەرویجی ئیسلامی سیاسی ئەمە ئاڕاستەکەیدی ئەمە مەسەلەکەی لەوەی ناچاری نییە لە ناچاریۆمی نەکردووە ناچاری بێک معنا هەیە بۆی کە هێزەکەی لەژێر وەکو چۆنێکێتی پارتی قابلی هەرسێنانن ئەوش قابلی ئەو هێزەکەی لەم ئاڵوگۆڕانێکە لە عالم و مەتەکە مەترەحە ئەو جێگە و ڕێگەی نەمێنێ بۆ معنای بۆ پاراستنی هێزەکەی ناچارە حتاکە لەو قسانەی کە مەسەن هەیە بۆ نمونە ئەگەر حەماس بەرەو لە ناوچوو بژێ حزب وڵات دیفاعی لێکە مەسەلەکەەوە نییە کە دیفاع لە حەمازەکە مەسلەوەی کە حزبڵاژەکەوێتە خەتەرەوە ینی ئەم هێزە سیاسیانە ئەم زانان کە بۆچوونی من جۆرێک حاکمێتی لە مەنتەقە جا حاکمێتەکەی مەخلوەتە زەعیفە هەزیلە هەشتێکە
بەڵام ئەمە مۆقعەتەکەیەتی ئەمە دەورەکەیەتی و ئەمە خۆشی بەشەکە خۆشی وجودی خۆشی کاری سێبەستە خەڵکی فەڵەستینەوە جا خەڵک چەنی قوبول نیە بەحسێکی ترە ینی حماس هێزێکە لە منطقەکەیە کە چارەنووسی فەڵەستینی چارەنووسی غەزە نەفەڵێ گرتۆ ژێر دەستی خۆی و مەسیری خەڵکەی سۆتە ژێر چارەنووسی حزبەکەیەوە چۆنێکێتی و پارتی لەم منطقەیە خەڵکی کوردستانیان بەبارم تەگرتو بۆ مەسلحەتی خۆیان بەڕێ من حماسیش ئەو موقعەتەیە مەسەلەکە غەڵەتی تاکتیکیوانە نییە بەزمێکی ناوەتەوە مەسەلەکە ڕخنەگرتنێ لەوەی کە ئەنی کاریسەیەکی دروست کردووە هەر هێزێکی سیاسی حتا ئەگەر کۆمونیستیش بێ بەزمێ بنێتەوە بە هەزاران مناڵ و خەڵکی بێتاوان تیاچێ بەڕێ من نەگەر ڕێگە بدرێکە کارێکی لەم چەشنە بکە بەڵام ئێستا بڵێن شانسە هەرچێکە بۆ حماس ئەوە واقعەکە کە ئیسرائیل سەرنجی دنیای ڕاکێشاوە ئەوە لە ئێستا هەر بۆیە بەیانی ئێمە قسەی ئێسەی منیش فەرقەیە لەگەڵەوەی کە دەورانی حەما دەستی بکرد ئێستا فەزاکە ئیسرائیل پاڵەوانی بربەریەت و پاڵەوانی دڕندەیە لە بەرامبەر خەڵکی فەڵەستینە ئەمە واقعەکەیە و ئەمەش ئەوەی حماسی بە جۆرێک بە معنایە داپۆچوە بەڵام نابێ بیرماچەکە حماس کارێکی خراپی کردو بەرامبەر بە خەڵکی فەڵەستین بەجالەوەی کە ناوی چیە ئەو هێزی کە چووە خەڵکی ڕفانەوە هەر کاریچکەی کردوێ بەرحاڵ هاوڕێ عوسمان قسەیەکی ئاوا هەیە لەسەر ئەم حەساری کە خراوەتە سەر غەزە چکە حەسارەکەی سەر غەزە تازە نییە لە 2009 ئەم حەسارە بەردەوامە یعنی ئەو گەماری کە حەساری کوردستانی شەر هەیە حەساری عێراقی ئەمە حاڵەزانی مەبەستمەوە نییە کە ئین بەبەست قسەیەکی ئاوا هەیە ئەڵێن ئەگەر تیرۆریستێک یا خۆت کەسێکی تاوانکار مەجموعەیەک ڕەهائین لەناو باقێکە دەست بەسەرکەوە ئەوانە پۆلیس بڕیار بات لەبری ئەوەی کەوا خواردن بگەێنێ بە ڕەهائینەکان یارمەتیان با کۆمەچیان بکە گەمارویان لەسەردا بنێ ئەو پۆلیسە ببرێ بۆ خەستەخانەی نەخۆشی نەفسی لەبەرەوەی ئەوە هیچ چارەسەرێکی واقعی نییە بۆ کێشەی ئەو دەسەڵاتەکە لەوێیە بەرحاڵ قسەی هاوڕێکی تریش کوردستەکان مەبەستی لەو نمونەیە چییە؟ مەبەستم لەو نمونەیە ئەوەیە ئەگەر حەماس هێزێکی ئیستیبدادی و بڵێن هێزێکی تیرۆریستەرەوە غەزەی خستۆتە ژێر دەستی خۆیەوە ڕێگای دروست و واقعی بۆی کەوا خەڵکی غەزە لە حەماس ڕزگاریان بێ ئەوە نییە کە حەسارێت لەسەردا برێ ئەوەیە کە فرسەتیان پێ بدرێت جۆرێک پێشکەوتن ڕوو بە بەڵام ئەوەی کە ئیسرائیل کردوێتی ئەزانی چۆنە ئیسرائیل حەماس دروستکراوی دەستی ئیسرائیل ئێستا زۆر کە زەنە باسەکەن ئەڵێن حەماس لایەزال ئەوەشی کە هێزی پێدا ئەوەی کەوا ئەنەرژی پێدا قوتی پێداوە هێڵێتەوە هەر ئیسرائیلە ئەگەر نا سیاسەتەکانی ئیسرائیل نەبووە حەماس نەیەتوانی بۆ جۆرە کۆنتترۆلی و ناوچێ بکە ئەم کۆمنتەش بەشێکی شەماڵیان بەشێکی غیابی ئەو حرەکە مقاومە ئینسانیە جا سکولارە کۆمنیستەکانن ئەوە ئەگەر ئەوە وجودی بێ فەرقەکە بەڕێ من جۆرێکی کابوو ئێستا ئەمە هێزێکە توانێتی ئیسفادە لە مۆزا بکە هێزەکە توانێتی لەوێ دەسەڵات بگێ هێزەکە توانێت فەڵەستینی کردو بە مەسەلەیە بۆ خۆی کە مەسەلەکەی فەڵەستین نیە مەسەلەکەی ڕزگاری غەزە نیە مەسەلەکەی لابردنی حەسار نییە جامە کێ دروستی کردو چۆن درودۆ بەحسێکی ترە من لەوە بۆی ناچم کە ئێسرائیل دروستکە تاوا بوو ئێستا هێزێکە مستەقلە ئێستا ئێران پشتیوانیەکە ئێران دامێکە ئێران بە هەموو بەهموو ئێران نایەوێت حەماسیا چێ هەتا دوای تا آخر نەفەری حەماس دیفاعی لێکە ئەوە ڕوونە ببورن هاوڕێیانێک تازە کۆمنتە نووسن داواکەم چیتر کۆمنت ننووسن لەبەرەوەی هاوڕێ مۆعیدمان لەگەڵ هاوڕێ عوسمانە تەنها سەعاتێکەوە سەعاتەکەشمان تقریبەن تێپەڕان من پرسیارێکی شماوە ناچانین درێژی کەینەوە 5 دقەیە 10 دقەیە ئاسایی هاوڕێ عوسمان بەڵێبەرحاڵ ئەم کۆمنتانە کە لێرە دانراون بیان خوێنمەوە دش بە شەڕی عێراقدا ئەوەندەی ئێستا هاتنە سەر شەقام و هەر ئەمریکا شەڕی کرد بەرحاڵ ئەم جاریان باسەکە تەنها ئەمریکا نییە باسەکە خودی ئیسرائیلیشە کە لەناو خودی ئیسرائیلیشە خۆپیشاندان هەیە
هێوردلێر ئەڵێ لە دنیای واقعدا بمانەوێنەوانەی خراپ و خراپتر هەیە. سپای سووری ڕووسی کاتی خۆی ئیستیبدادی بوو بێیان هەر شتێک هەر کەس جورئەتی دەکرد دیفاعی لێ نەکا بەرامبەر نازیەکان کەس دەیگوت هەردوولای تێدا نەبوو. ئێستش لە بینی حەماس و ئیسرائیلدا نییە ئەبەت. ئەمە بەرحاڵ من زۆرتر ئەم کۆمنتە کە هاوڕێتوانە نووری نووسیوێتی بۆچی ئەمریکا و بەریتانیا هێزە ناردۆ بۆ دەریای سپی ناوەڕاست یاخود دووبارە ئەڵێ هۆکاری ناردنی دوو حاملەی فرۆکی ئەمریکی و دوو پاپۆری سەربازی چییە؟ ئەو زایکە بەشە لەوەیە کە تەوەقعیەوەکرێت کە ئەو حربە ئەو جەنگە گەورە بێ ئەو جەنگە لە حاڵەتی وڵاتانی کە بێتە پێشەوە بڕێ من هەم ئەو ئوسولی ئەمریکا ئەوانی بریتانە ئامادەیە بۆ شەڕێکی لەم چەشنە ئامادەکە جاوی کە شەڕەکە ئەخڵکە ناخڵگە بەحسێکی درا بڕێ من بەجالێک کە ئوسوڵەکان دەنێرن بەڵام هەوڵێنەوە شەڕە نەبێ چکە بە قازانجیان نییە بڕێ من ئەگەر شەڕ بێ ئەمریکا قازانج ناکەم جارە بەوەی هێزە هێنێ چێ هێنێ سوودیکە هێنێ هێزی چەگارەکانی زیاکان لەو ناوچەیە بەڵامەوە بەمانایە کە هەدەفێک سیاستێک یا سیاست نەکەدەفێت سیاستێک کە هەیەی بۆی وەسەکە ئاسایی کاتەوە ئەم خوڵقانی ئەم فەزایە بە زەرری ئەو نەخش و سیاسەتی ئەمریکا و غەرب و بەریتانیاشە بە تایبەتی کە ئەم وەزعە هێوەکەنەوە ئێستا وەزەکە لە جێ دەستیان دەرچووە ناچارن ئەم هێزانە بێنن جۆرە پارێزگایی لە موقعەتی خۆیان جێگەورەکەی خۆیان ئامادە یەک بۆ ئەگەر دەخالەتی رووسیا بیکە یا ئێران بیکە لە کوچکە وەکوتم ئەوتا ئێران هەڕەشاکە ئەگەر نەک لە ئەوەی کە هێزی سەرزەمینی هجوومکە لەمە کاتەڵێ ئەگەر بۆمبارانەکانیشی نەوەسێنێ ئێمە ئیسرائیل ئەلەرزێنی ئەمە مەسائلێکە هەموو وڵاتانە عارەبیەکان هەتا هێز سیاسی ئاڵوگۆڕکی بەسەرناوە واقعە کە هەمومان مشتەرەکی نسوی کە خەتەرناکە ئەم هێزانش دووبارە دەنگەکەت وەستا هاوڕێ هاوڕێ عوسمان دەنگت نەما هاوڕێ عوسمان بەداخ بەڵێ ئازیزان چاوەڕین کە هاوڕێ عوسمان بگەڕێتەوە بۆ وەڵامدانەوەی دوا پرسیارمان ئەم بەرنامەیە بەرنامەی دووەمی زنجیرە بەرنامەکانی کۆمونیستەکان لەسەر ڕووداوەکانی غەزە و کێشەی فەڵەستین ئەڵێن چی لە ڕێگەی کەناڵی هیواوە پێشکەشی ئێوەی ئازیز ئەکرێ داواکارم لە ئێوەی ئازیز لێکی ئەم بەرنامەیە لە ڕێگەی خۆتان لە سوشیال میدیا بڵاو بکەنەوە ئەگەر تا ئێستا کەناڵی هیواتان سەبسکرایب نەکردووە لەسەر یوتیوب ئەو کارە بکەن کۆمەکمان پێکا و کەناڵەکە باشتر ئەناسێنێ بە بینەران و ئەم باسانێک لێرە ئاکرێ بە ژمارەیەکی زۆرتر لە بینەرانەکە بەڵێ خۆشبختانە بەڵێ من هەر هێزیی هەر هێزێک هەر وڵات ئەوانەی کە دەخینن لە ململانی وڵاتانی زیرێزی دنیا کوندێشێک لەوانیانێ مەسلحەت و بەرژۆندەکانی خۆیان لە ڕۆژڵاتی ناوەڕاستە بپارێزن ئەوەی بەڵاترمە چەند بۆیە پارێزرێ چەند دەتوانێت بکار بکە بەحسێکی درەوە تا مەسەن فەڕەنسا لە ئەفریقا نەیتوانێت بە هەموو ئیمکاناتێکەوە نەیتوانێت ئەو ئیقلاباتانی ئەو کوردستانی کە لە ئەفریقا بۆ بتوانێت بەرژۆندەکانی پارێزێت بامان دەژێت مەسەن بڵێن سیاسەتی غەرب و ئەمریکا لە ئۆکرانیا بە هەموو ئەو ئیمکاناتانی کە هەوڵیان ناو بۆ پاراستنی نەک بۆ پاراستنی بۆ پاراستنی بەرژۆندەکانی خۆیان بۆ ئۆکرانیان کۆتە ساحەیە تا شەڕەکە بەردەوام و ناتوانم ئەو مەساڵحی ناتۆ و ئەمریکا لە بەرامبەر رووسیا پارێزن رووسیا بە شێوەیەکی کە بەرحەڵ مەجبورن ئێستا ئەم چێشمە کێش و ملانی وڵاتانی زەریزی دنیا ناچارە لەم شوێنە بێت وجودی بێ و دەخیل بێ کە مەسەن هەتا بۆ نمونە رووسیا نایڵێ سووریا لە دەستێ رووسیا نایڵێ ئێرانی لە دەستێ رووسیا ناڵێ بەرژۆندەکانی لەما کاتشا ئەمریکا و غەربیش جۆرەك یانێ لە مەسلحەتی رووسیا بن لە منتیقە و ئەمە کەوتون بەسەریە ئەمە شتێک نییە کە پێش وەخت نەخشە ئەوە بوو وەکووتم تاکی دەگەڵسی کە جۆرێک بۆسەکە ئاساییکەنەوە بەڵام بڕێ من ئەوە زۆر چکەیەکرێ ناکە نازانام بەڵام زۆر چۆ دواوە ڕاست زۆر باشە ئاورێ
عوسمان من دواپرسیارم ئەوەیە ڕێگە چارەکە بە چیە بینن باسی ڕێگەچاری دوو دەوڵەتت کرد پێم وایە ئێستا خەڵکانێکەکەن ئەڵێن ڕێگەچاری دوو دەوڵەت وەختی نەماوە ڕۆژی ئەوەیە کە داوای دەوڵەتێک بکەی کە دوور بێ لە دین دەوڵەتێک بێ کە دینی نەبێت سەر بە هیچ گروپێک لە گروپە دینەکانی ناو فەڵەستین نەبێ و دەوڵەتێک بێ بۆ هەمووان ساڵی 1937 کۆنگرەیەک لە کۆنگرەکانی زایۆنیزمی جیهانی لە شاری زیوریخ بەسترا گۆڵدامایرە و کاتە کارێکی کرد کە قەراری تەقسیم و دابەشکردن نەکرێ یەکێک لەوانی کە پشتیوانیان لەوا کرد کە دەوڵەتی ئیسرائیل یەک دەوڵەت بمێنێتەوە سۆشیالیستە عەرەبەکان و جووەکان بوو کە پێکەوە داوایان نەکرد دەوڵەتێک دروست بێ کە عەرەب و ئەوانەی کە سەر بە دیانەتی جوون هەموو تایە وەکو هاوڵاتی یەکسان بژین دیارە هەر لەو کۆنگرەیە گۆڵدامایر بەشێک بۆی کەوا ڕاستڕەوەکان ڕازی بکاکەیانویست هەموو فەڵەستین ببە بە ئیسرائیل سەرکەوتەوەی کەوا قەراری تەقسیمی و کاتە 1938 ڕەت بکاتەوە ئێستا پاژەوە نەساڵە ئایا پاش ئەم هەموو کێشە و قوڕە گەورەی کە گیراوەتەوە لەم ناوچەیە ئایا ئیمکانی هەیە دەوڵەتێکی یەکگرتوو بۆ خەڵکی عەرەب زمان و خەڵکی بە ئاین جوو لە ئیسرائیل یاخود لە فەڵەستینە دروست بێت وە خەڵک تایە بە ئاسایی بژین لەم دۆخەیە ئەمە چاوەڕوان کراوە لە واقعەتەکەەوە سەیریکەین لەوەی کە ئەو دەوڵەتە چۆن بێت چ جۆرە بێ بەدەست من و تۆ نییە بەدەست هیچ بەدەستی قەراری خەڵکی ئیسرائیل بۆ خەڵکی فەڵەستینە لیان لە چ دەوڵەتێکڵە بژێن چ قەرارێگەین و تو ناتوانانی نمونەیەکی زۆر تایبەت تەرخی بوان کە بێ ئەمە باشە ئەوە خراپە ئێستا کێشەیەگەیە ناوی کێشەی فەڵەستینە کێشەی فەڵەستین وتم یەکێکە لەو گرێکۆڵانی حتا لە ئاسی عالەمە بەجالەوەی کە ئەم مودەیە بۆی حەماس و بچێکۆ فەرامۆشکرابێ جێگە مۆقعیدێک کە حەماس لە فەڵەستینە پیاگیر بوو ئێستا یەکێک لەو شتانەی کە حەماس کردی بۆچووی من ینی زیینوکردنەوەی ئەم خەزێ بوو هێنانە مەیدانی ئەم خەزێ بوو جارێککە مەسەلەی فەڵەستینی بە عالەم ناسانەوە و حتا ئەو تەزاوراتانی کە هەیە وەکوتم هەمووی دیفاع لە خەڵکی فەڵەستین ئەوەی کە چ دەوڵەتێک چ جۆرە دەوڵەتێ بێ ئەوە قەراری خەڵکی فەڵەستینە بەڵام ئەوەی کە ئێمە لێستا قەرار بین دەوڵەت هێبێ دوو دەوڵەت بێ ئێستا کامەی عملی و کارسازە بۆی کە ئەم کێشەیە نەجات بێ ئەم کێشەیە تەواو بێ بۆچی ئێستا دوو دەوڵەت مەطرحە تۆ ناتوانانی دەوڵەت دروستکەی بڵێ ئیسرائیلی تیابێ و جوولەکەی تیابێ و ئیسلامی تیابێ و پێی بڵی بڕم بەیەکەوە هاوپەیمان بن و بەیەکەوە ئەمە نازات چۆن جۆرەکە چێ ڕەنگە لە زمانێکە ئەگەر جێتێکی سکولار مثلەن حزبێکە لە خارجی ئەوەی ئیسلامی بوو لە خارج ئەوەی یەهودی بێ وەزی ئەو منطقەیە ئیدارە بکە بتوانێت ئیدارەکە و هێزێ بێ ئەمە مەطرحە وڵاتە هیچێکێ لەم شتانە وجودی نییە نەجێت مثلەن ئەوەی ئەو دەوڵەتی جوولەکە هەیە دەوڵەتێکە قەومیە دینیە هەشتێکە دەوڵەتێکە سابتە و ئیشی خۆیەکە ئەم جەریمانەشەکەیکە لە مقابلی ئەوە بێت دەوڵەتێک فەڵەستی بە خەڵکی فەڵەستی قەرارەیە ئەو دەوڵەتە چۆ بێ ممکنە قەراری ئیسلامی من نازانم هەرچەند ئێمە دژی حەماسین لەگەڵ حەماس نین با خەڵکی فەڵەستی لەگە قەراریە وەکو جمهوریەتی ئیسلامی دروستکارێ ڕاستی من لەگەڵی نین بەڵام مهمە ئەو کێشەیە کۆتایی پێبێ ئەو کێشەیە تەواو بێ هەڵبەتە ئێمە لایەنگیری ئەوەین کە دەوڵەت بێ سکولار بێ غیرە قەومی بێ ئەمە بەحسێکە بەڵام ئەمە بە ئیرادە و قسەی ئێمە نابێت بە دەوری ئێمە نابێت ئەبێ لە واقعەتەکەسە ئەو کێشەیە ئەبێ کۆتایی پێبێ کە بڵێن فەڵەستین داگیرکراوی دەستی ئیسرائیلە ئەم داگیرکاریە نەمێنێ ئەمە کۆتایی پێبێت و ئەمە ژۆیە کە دەوڵەتێکی مستەقیل و سەربەخۆ دروستکە ئەو دەوڵەتە چۆنەوێ بەحسێکی ترە بۆیە ئێستا کە دەوڵەتێک لە مقابلە پێویستە ڕسمیت بە دەوڵەت هیچ کەس بێ ئەمە ڕێگە حەلەکەیەتی و ئێمەش لەم ئەترازە جەماوەریانەیە لەم خەینی کە هەیە تأکید لەسەرکەین وە بە کۆمیسەکان یا خەڵکی سکولار خەڵکی ئازادی خواز ئینسانی دۆست ئەم دیفاع ئەمە بخەینە دروشمی ئەو نەڕزاتیانی کێسەیە کە دەوڵەتی فەڵەستین دامەزێت دەوڵەتی ئیسرائیل هەیە خۆی چۆنێکا چۆنەکەەوە خەڵکی ئیسرائیل قەرارەیە ئاعترازەکە بەرامبەری ئەیروخێنێ سکولار دروستەکە جەماعەتێک کۆمونیزیان حکومەکەن هەر شتێک بێ بۆ فەڵەستینیش بە بۆچی من هەروە ئەمە لەوەی کە ئیمکانیان نییە
بۆ ئێمە مەطرحنی بەڕێ من ئەوەی کە مەطرحە خەرالی خەڵکی فەڵەستین و دەوڵەتێکە بەڵام مهم دروستکردنی دەوڵەتەکەی بۆ کوردستان ئێمە هەروەمانەتووە لە مقابلی عێراقا. هاوڕێ عوسمان یەک پرسیارم هەیە و بەمە گفتوگۆکە کۆتایی پێدێنم و دواوتە بۆ ئێوە بەژێڵم لە کوردستان هەتا ئێستا ئیسلامەکانن کە مینبەرەکانیان گرتووە و داوای مافەکانی خەڵکی فەڵەستینەکەن کە بە بڕای من خراپترین شتێکە ئێمە لە کوردستانە بیبینین ئەوەیە ئیسلامەکان کە هەمیشە و دایم بەبەر چاویانەوە ئەردۆغان هەموو ئەوەی کە ئیسرائیلێکا و خراپتریش لە بەرامبەر خەڵکی ڕۆژاوایەکە بەبێ ئەوەی کە تەنانەت فیشەشیشی لە بەرامبەرا تەقی بێ خەڵکی ئەو ناوچەی دابێژاین داگیری کردن هەموو ڕۆژە خەریکە بە دەوروبەرە ئەگەڕێ کوێ کورزمانێکی لێ تیاری لێ و خەڵ دەکوژێت و خەڵک وێرانەکە ئەوانە ئیسلامەکان لە بەرامبەر ئەمانەیە لە کەروێژ بێدەنگترن بەڵام وەختێک دێتە سەر غەزە و ئەوانە باسی موسڵمانەتی و ئەوانەکەن بە بڕای منە معادلێ زۆر ناقۆڵە و ناشرینە بەڕاستی لە کوردستانە ئایا کۆمونیستەکانیش نابێت بێن لەسەر جادە لە جێگایەکە لە شوێنێکە کۆبوونەوەی بکەن داکۆچی لە خەڵکی غەزە بکەن و بڵێن ئەم کوشتارە کۆتایی پێبێ ئایا حزبی کۆمونیستی کرێکاری کوردستان هیچ نەخشەیەکی هەیە کاریشی لە بابەتە بکەن ئەبێ کاری وا بکەین ئەبێ نەخشەی بۆ دانین ئەبێ هەوڵ بین ئەوەی ئیسلامەکانەوە هێزێکن و هەن واقعەتەکەی وایە ئەوانە ئاتا لە بینی خۆوانە چجار و تومانە ئەشلێن کەوانە داعشێکی نووسون و ئەو بۆ ئیسلامی بۆ مهمە ئەو جێتانی کە ئیسلامی زاکە لە ناوچەکە ئەو ئەسڵە بووی ئۆردوغانی لە کوردستانی تورکیا بۆ مهمترە لەبەوەی کە باز ئیسلام بکە حماسی بۆ مهمتر لە خەڵکی فەڵەستین جمهوری ئیسلامی بۆ مەسەلەن ئیسلامەکانی کوردستان هیچ هەڵوێستێکی جددی بۆ مۆقیفگرتن لە بەرامبەر داعشان نابوو ئەو ڕەگەل بەعزە قسەیانکرد بەڵام شتێکی ڕسمی ئەمە واقعیەتیوانە هەڵبەتە حرەکاتەکانە لەو بابەتەیە بەڵام نەک حزبی کۆمونیستی کرێکاری و هەموو کۆمونیستەکان و چەپەکان خەڵکی ئازادی خواست بە بڕۆی من پێویستە لە پەیوەست ببین بە بەشێک یا ڕەهبەری ئەو حرەکەبی کە لە ئاسی جیهانە هەیە لە کوردستانیشە چیمان بۆ کرێ ئەبێ ئەو هەڵێسەمان بێ بەشێکی زانیشت بەجالەوەی کە دیفاع لە خەڵکی فەڵەستین و حلبوونی کێشی فەڵەستین بە هەما کاتا وەستانەوەی لە بەرامبەر ئەم ئیسلامیکە لە ناوچەکەیە ئەمیش خەتەر ناکە وەستانەوەی لە بەرامبەر ئەوەی کە ئەگەر حزبە کوردەکان دیفاع لە ئیسرائیل بکەن ئەبێ ئێمە ئەو جەبهەی سێهەمە بە جددی بگرین و کاری لەسەر بکەیت جاوە چۆنمان بۆ کرێ بەسێکی تر ئەوەتە لە ئێمە لە قسەمانە لە کۆبوونەوەمانە لە باسەکانمانە کە بووە ئەمەش ئەوە زمینە سازی ئەوێ کاری ئەوێ کۆکردنەوەی ئەوێ هەولی ژێن بیکەین زۆر باشە زۆر سپاس هاوڕێ عوسمانی حاجی مارەف بڕیارەکەمان سەعاتێک بوو بەڵام زۆر خۆشحاڵم کە تەحملی گفتوگۆکەت کردین و چارێکیشی زیاتر لەگەڵمانە بووی دووبارە سپاس دەکەم کە داواتی منت قبول کرد مێدوارم لە بەرنامەی تریشا لە داهاتووە بە ئێوەی ئازیز شاد ببینەوە کە جوابی پرسیارەکانی ئێمە و بینەرانمان بدەیتەوە زۆر سپاس بۆ تۆ سپاس بۆ مانەبوونە من داوای لێبوون دەکەم کە ئینتەرنێتەکە زۆرتر وەختە چارەکەی ئەوە برانی ئینتەرنێتە بردی ئینتەرنێتەکە نەبووە بە سەعاتەکەتەوە بووە دەستی خۆش بێمان و نەبی هەر بژی زۆر سپاس کاتێکی خۆش بەڵێ عزیزان و خۆشەویستان بەرنامەکانمان بەردەوامن لە دوای ناوبڕێکی کورد ئەگەڕینەوە لاتان بۆ درێژەدان بەم بەرنامەیە ئەم جاریان شاعیر و نووسەر بەکر ئەحمەدمان لەگەڵایە وتاری نووسیوە لەسەر کێشەی غەزە قسەی کردووە ئەویش ئەدوێنین بۆی کەوا هەندێک لایانی تری ئەم بابەتە قسە و باسی لەسەر بکەین لەگەڵمان بن بەجێمان مێڵن لینکی بەرنامەکان لە ڕێگەی سۆشیال میدیاوە بڵاو بکەنەوە ئەگەر تا ئێستا نەتان کردووە کەناڵی هیوا لەسەر یوتیوب سەبسکرایب بکەن پاش ناوبڕێکی کورد دێمەوە لای ئێوەی عزیز